خی گەورە و باڵادە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز خۆشحاڵین ئەمڕۆژ لە گەڵاوکارم کاک جەلال لە بەرنامەیەکی نۆداتینەوە خزمەتی عزیز لەخۆی گەورە دەپارێنەوە کە تاعات و عیبادەتی هەموو لایەکتان قوڵکات ئینشاءالله لەم بەرنامەیەدا کۆمەڵێک بڕگە و کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادەکردین و خوازین تا کۆتایی بینەرما بن بۆی کە بێتەمای سوود و ڕەزامەندی ئێوەی عزیز. بینەران و بیسەرانی پەیامی ڕۆژ لە هەر کوێیەک هەن جوانترین سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێت. ئەو بابەتانەی کەم ڕۆبۆمان ئامادەکردوون چەند بابەتێکی سەرەکین گرنگترینیان ئەو ناڕەزایەتیە کە ئێستا مامۆستایان و بەتایبەتی بەڕێوەبەری قوتابخانەکان لە بەشێکی زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان گردبوونەوە ئەنجام دەدەن و ناڕازین لەسەرەوەی کە ئایا ئەمانە بۆچی ناڕازین چارەنووسی خوێندن بەتایبەتی لە ئێستادا لە دەستی بەڕێوەبەری قوتابخانەکانە کە گەربێت و هەڵوێست وەرگرن دیارە حکوومەتیش ناچار دەکەن لەوەی کە پابەندی خواستەکانیان بێت. دیارە گردبوونەوە و ناڕزایەکانیان بەردەوامە بۆیە گرنگترین تەوەری ئەمڕۆمان لەسەر ئەمە دەبێت جگە لەمە دیارە تەوەرێکی هەمیشەییمان هەیە کە دروستکردنی شیرینی و خواردنەوە جگە لەوە ژەندێک راپۆرت و زانیاری تایبەتمان بۆ ئامادە کردوون کە گرنگن پێوەستن بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە و ئەو چالاکیانش کە لە شار و شارۆچەکانی دیکە ئەنجام دەدرێنەوە پامێنەرمان راپۆرت و فیچەری تایبەتیان بۆ ئامادە کردوون. بەڵازیان سەرتاژدەچین لای پێشبینەکانی کەش و ئابزانی پلەکانی گەرما چ گۆڕانکارێکی بەسەرداتەوە پێکەوە بینەری دەبین.
ئەچینە لای بڕگەی نرخی دراوەکان بزانین ئەو دراوانەی کە هەمانە بە تایبەتی کە زۆرتر هاوڵاتیان ئێمە بەکاریێنن لە لیرەی تورکی و تمەنی ئێرانی واروەها لەگەڵ دۆلاری ئەمریکا بەراورد بە دیناری عراقی با بزانین چه گۆڕانکاریەکیان بەسەردا هاتووە. بەڵازان بۆ زانیاری لەسەر پارێزگای هەڵەبجە بزانین دوایین زانیاریەکان لەو پارێزگایدا چین دەچینە لای پەیاملێرمان سامان فەتاح بزانین چ گۆڕانکاری یاخود زانیاریەکان چین و هاوڵاتیان لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزاندا چۆنن دەچینە لای سامان ئەم کاتت باش و سڵاوی خوات لێبێ دوایین زانیاریەکانی پارێزگای هەڵەبجە چین ئەگەر پێمان بڵێیت. بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئەفغانی پەیام بێ دەگەر ئەوەی گوێتان لە من بێ دیارە ئێستا لە بەردەم عمەری خاوەری شاری هەڵەبجە لێرە دەفەرکەی عمەری خاوەری شاری هەڵەبجە گرتبوونەوەی کۆبوونەوەی بەشێک لە چین و توێژە جیاوازەکانەیە کە لێرەدا هاتوون دەنگی ناڕازی خۆیان بەرز کردوێتەوە بۆ ئەوەی کە لە دۆخی خراپی ژیانی خۆیان بە لانە پەیوەندیدارەکان بگەمە دەبێن ئێستا لە پشتی من و کۆبوونەوەی هاوڵاتیانە لە وەرمانبەران و لە مامۆستایان لەوەی کە داوای موچە دەکەن دۆخی خراپی خۆیان لەوەی کە ماوەیەکی زۆرە موسیقى وردقتهم هذا يكيق لأني بعض الصعب هذا من مولدان بيقاط نوور يطلع يعني لما هو كما أنا يطلع السمير أما توقف لا ثانيتين أما شوي تدور تدنا وتدنا خاخي أما وهذا كتير يمر صار الزعيم عن جد وحاجة كان يمر هو أول سواء متكامل تدري بتاعتي ما مستعد يقرأ إذا تاكي سوتات أساس سواء معناه يكام كل سواء دو صرف كان بتريك يعني إذا جاتي من شيء كان مشوي فان بدر يوم مكتبة كان ناكين وحتى بینەرانی عزیز دیارە بۆ هی گرفتی هەڵی ئینتەرنێتەوە جوان وێنەکان جوان دەگەنە لای ئەمەنە سەوتەکە بەڵام دیارەوەی کە هەیە ناڕزایی مامۆستایان و بە تایبەتی بەڕێوەبەری قوتابخانەکان کە چەند ڕۆژێکە سەری هەڵداوە لەلایەکەوە بەهۆی ئەوەی کە بە جۆرێک دەستپێکردنەوەی داوام هاتوۆتە پێشەوە کە لەو لاوە گیرفانی مامۆستایان بەتاڵە و تاسەش ڕوون نییە کە ئایاکەی موچەی مانگی یەکی ساڵی 2020 وەردەگرن لەبەرەوە کە نایانەوێت بەو شێوازە بچنەوە ناو هۆڵەکانی خوێندن و لەگەڵ دەستپێکردنەوەی یاکردنەوەی دەرگای قوتابخانەکان دەبێت تاقیکردنەوەی کۆتایی ساڵی ئەنجام بدەن دیارە شپرزیەکی زۆر بە دەستپێکردنەوەی دەوامەوە هێوە ناڕزایەکی زۆر لەلایەن مامۆستایانەوە هەیە کە ئێمە تەوەرێکی تایبەتمان تەرخان کردووە ئەمڕۆ بۆ بابەتە میوانی تایبەتیشمان دەبێت لەسەری قسە بکەین کە دیارە لە بەڕگەی دووەمی بەرنامەکەمان دەبێت بەڵام لە ئێستادا دەچینە لای بڕگەی دروستکردنی شیرینی و خواردن بزانین خاتونزار کە ئەمڕۆ شیرینیەکی تایبەت ئامادە دەکا بۆمان پێکەوە بینەری دەبین. تەنها و هەمیشە بە ناوی خوای گەورە و میهرەبان خۆشحاڵم لە میوانی مانگی پیرۆزی ڕەمەزانیش هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی جۆرێکی تر لە شیرینی ئەم میوارێشمان دروستکردنی مەبرومەیە بە شعریەی پاکستانی دروستمان کرد ئەڵقەکانی ڕابردوو بە شعریەی کونافە ئەم جارە دروستی ئەەکەین بە شعریەی پاکستانی پێویستەکانی ئەم شیرینیە پاکەتێک شعریەی پاکستانی جوان بەدەست وردم کردووە لەگەڵ هەندێک لە کەرەی خۆماڵی تێکەڵم کردێتەوە ئەتوانین هەر
ئەو کەرەی کە لە مارکێتەکان دەست ئەکەوێ ئەتوانین لەگەڵ ئەو تقریبا ئاوا کەوچکێک ببێ جوان تێکەڵی بکەیت. بەس من کەرەی کوردیم هەبوو لەگەڵ کەرەی کوردی تێکەڵم کردو لەبەر بوون تامیشی خۆشە گە دەستت و کەرەی کوردیەکە باشترە. فستەقم هەیە لەگەڵ گوێز. فستەق و گوێزەکە من وا حەزمالەتی کە هەردووکیان پێکەوە تێکەڵ بن. چەند کەوچکێک شیلەم کردووە بەسەری لەبەرەوەی جوانتر پێش ئەوەی شعریەکەم ئامادە بێ ئەمان جوانێک بگرن تۆ ئەتوانی بەس تەنها فستەق بەکار بهێنی یاخود بە تەنها گوێز یاخود بندوق بە ینی ئارەزوی خۆت چی جۆرێکت پێخۆشە ئەوە بەکاربێنە. بەڵام من ئێستا لەسەر حەزی خانەوادی خۆم فستەق و گوێزم تێکەڵ کردووە چەند کەوچکێک لە شیلەم کردووە بەسەریدا ئەگەر بکرێت شیلەکەی کەمێک خست بێ لەبەرەوەی گوێزەکان و فستقەکان جوان بێکەوە یەک بگرن. لەگەڵ من کوپێک شیری خستم هەیە شیری خست لەناو قوتوویەکایە بڵێن نەک شیرە قەڕەکە شیرێکی خستە ئەوشم پێویستە دەست ئەکەوێت لە زۆربەی مارکێتەکان ئەخوازم تەواوی پێداویستەکان لەناو هەموو ماڵەکە دەستکەون. خۆشەویستانی من ئێستا من کەمێک شعریە و کەریەکە لەسەر ئاگرێک کەمێک پێکەوە سوور ئەەکەمەوە. بەڵێ بەڕێزان جوان کەرێکە و شعریەکەم ئاوا جوان تێکەڵەکەم لەبەرەوەی شعریەکەم ناسکە نیوەی پسووتێ و ئەوە ناشرین ببێ ئاوا جوان بە وریایی لەگەڵ یەک پێویست ناکات زۆر ینی ڕەنگی بگۆڕێ هەر ئەوەندە کەرێکە بتوێتەوە. شیرینێکی زۆر ئاسانە. جوان ڕەنگی گۆڕاوە نابێ ڕۆنەکەی زۆر بێ بڵێن کەریەکەی زۆر بێ جا ئەگەر کەرەی کوردی بێ یاخود ئەو کەرەی ئەحتیادی کە لە مارکێتەکان هەیە نابێت زۆر بێ. ئێستا بەڕێزان هەندێک لە شیرەکە ئەکەین بەسەریدا شیری خست چەند خستە بەڕێزان کەمێک پێوە سوور بێتەوە. بۆ شێوازە ئاگرەکە لە ئابین لە ژێری تا جوان ئاوا بەگەرمی یەک بگرێ. بەڕێزان بە گەرمی ئەکەینە سەر ئاوا کاغەزی کێک یان من کاغەزی کێکم ڕاستووە گەر هەبوو کاغەزی کێک باشترە وەگەر نەیش بوو ئاساییە کاغەزی ئەلەمنیۆم بێ. ئەوە جوان بە کەوچکێکی تەختە ئەوە جوان تەختیەکەین ئەمە چونکە بڵێن شیرە خستەکەی تایە گینەخۆ ئەمە هیچ شیرینێکی کەمان ئەنوەکو شەکر شیلە هیچمان بەکار نهێناوە
بەڵام لەبەرەوەی شیرە خەستەکەی تایە جوانێکی گرتووە زۆر قەوی نەبێ. لە خۆشەویستان وەک گوتم شیلە و شتەکە ئامادەم کردووە. شیلە نەعەفو فستەق و گوێزەکە بەو شێوازە لای ئەنێم. پێشتر شیلەم لێ یاون بۆی جوانیەک بگرێ. تو ئەتوانی بەس تەنها فستەق یا تەنها گوێزەکە بەکار بهێنی. شیرینێکی ئاسان بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە زۆر کەس حەز بە خواردنی ئەکا. بەس ئەمە ینی کاتی ئەوێ نەفڕنی ئەوێ نە هیچ شتێک بەس تەنها کاتمان ئەوێ لەبەرەوەی ئەبێت چەند سەعاتێک لە ناوی سەلاجە بمێنێتەوە. ئەو لە بەڕێزان جوان ئابۆ شێوازە کاغەزەکەم یاوەتەوە بەسەریا جوان لولی ئەەکەین. تۆزێک ئەم پێچانەوەی زەحمەتە. بەڵێ بەڕێزان ئەم شێوازە زۆر قەویش نەبێ بڵێن تەنک بێ. من تەنها ئەو شیلە بەکارەهێنم کە کردومە بە فستەق و شتەکەوە. ئەتوانیت فالکۆنیش بەکار بهێنی فالکۆن نایلۆن سپێکە بەڵام لەبەرەوەی ئەمە گەرمە ینی من ئەبێ بە گەرمی ئیشی لەسەر بکەی لەبەرەوەی شیرە خەستەکەی تایە شعریەکە ڕق ئەبێ باشتر کاغەزی کێکەکەیە یاخود ئەلەمنیۆمەکەیە. جوان ئەم سەرۆسەری لەبەرەوەی هەوانەیە ئاوا کەپس ئەەکەین شێوەی چکلێت ئێستا گەرمە بۆ ماوەی 2 سەعاتێک ئەگەر بکرێ زیاتریش بە باشترە. توتوانی نوێژی عەسر کرد دەستکەی بە ئامادەکردنی ئەم شیرینیە یاوە بە کاتی بەربان ئامادە بێ. وەڵێ بەڕێزان ئێمە چاوەڕێکین هەتاوەکو 2 سەعاتێک پاشان شیرینەکە ئامادە ئەبێ و دەست ئەەکەین بە بڕێنی. خۆشەویستان پاش ئەوەی کە ئێمە لە ناو ساردکەرەودامان ناوی سەلاجەدامانە ئێستا ئامادەیە لە پێشچاوی ئێوەی بڕن. بسم الله. جوان دۆرچۆ من لەبەرەوەی پەلەی بەرنامەکەم بوو لە ناو بەفرگردان نابوو لەبەرەوەی زووتر ئامادە بێ.
خۆشەویستان بەم شێوازە شیرینیەکەمان ئامادە بووە شیرینی مەبرومە بە شەعریەی پاکستانی هیوادارم مێش بتوانن دروستیکەن و پێشکەشی خانەوادە و خێزانەکانتانی بکەن دەخوازم لە خۆی پەروەردگار هەموو خانەوادە و خێزانێک پڕبێت لە بەختەوەری پڕبێت لە خۆشبەختی خۆی گەورە بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەرمانە ئینشاءالله داوا لە خۆی پەروەردگارەکەم ڕەمەزان بەسەرماناتێنە پەڕێ هەتا لە تەواوی گوناهەکانمان خۆشە بێ خۆشەویستانی من خۆی گەورە نوێژ و ڕۆژوو و تاعەتی هەموو لایەکمان قبول بکە ڕۆزە خۆشەویستیم قبول فەرمونون تاڵقێکی تر بە خۆی گەورە و میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ ماڵتاناوە دەستخۆشی بۆ خاتون زانەسەدین بۆ دروستکردنی و شیرینیە بە تامە زۆر بە تام دیار بوو جەلال پێم وابێ زۆر خۆش دیار بوو وەڵا زیان دەچین لای راپۆرتێک کە دابەشکردنی خەڵاتە بەسەر خوشکانی ناوچەی خەلیفان پێکەوە بینەری دەبین بەناوی خۆی بەخشندەی میهرەبان هاتنی من بۆ ناوچەی خەلیفان تایبەت بە بۆنەی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بوو بۆ پێشکەشکردنی بابەتێکی ئیمانیم و ئەو برانە دوو پرۆژیان هەبوو پرۆژەیە کەمیان ئەنجامدانی ئەو کۆڕە بوو بۆ بەندە و دووەمیان خەڵاتی ڕێزلێنان بوو بۆ ئەو خوشکە ماندوو ناسانی کەشان بەشانی برایان خەریکی دەعو بانگەوازن من لێرەمەوە دەستخۆشی لەو برا بەڕێزە ماندوو ناسانە بکەم کە بەهەستی بەرپرسیارانەوە دەڕوانە قەزەی ژن و قەزەی ئافرەتان شان بەشانی خوشکان خۆنەویستانە هاوکاریانن بەڕاستیەوە جێگەی دڵخۆشیە زۆر بۆ ئێمە مای سەربەرزی و سەربڵندیە کە ئەم برا بەڕێزانە هەستاون بەنجامدانی ئاوا پرۆژەیە کە خەڵاتی ڕێزێنان ببەخشنە ئەو خوشکانەی کە لە کاری دەعو بانگەوازدا لەگەڵ برایان هاوکارن بەڕاستیەوە جێگەی فەخرە و جێگەی دەستخۆشیە. ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بە پێویستمان زانی بە هاتنەوەی جێژنی ڕەمەزانی پیرۆزەوە خوشکانمان دایکانمان خەڵاتکەین دڵخۆشیان کەین و لێرەوە دەستخۆشی لە خوشکبران هەین کە هاوکارمان بووینە دەستخۆشی لە خێرخوازانەکەین کە هاوکارمان بووینە لە پرۆژەکانمان خی گەورە پاداشتیان داتەوە و سەرکەوتویان کە ئینشاءالله. خوشکان دەستخۆشیەکەین لە ئەنجومەنی برایان کە گرنجێکی زۆر بە کاری خوشکانەدەن ساڵانە پرۆژیان هەیە بە خوشکان دابشکردنی خەڵات وە لە زۆر ڕووی دیکەوە ئەمە دەستخۆشیان لەکەین هیوای بەردەوامیان لەوە خوازیم زۆر پێ دڵخۆشم وەڵا بە کۆبوونەوەی زۆر دڵخۆشم وەڵا ئەمە پێ خۆشم بە کۆبوونەوەی حەزەکەم وەڵا ساڵی چاپ دەهرا کۆبوونەوە دابێت لێرانی بینی ناوێت ئەرێلا
دەستخۆشی ئەنجومەنی غەلیفانەکەن کە هەستا بە دابەشکردنی دیاری جێژن بەسەر خوشکانی و ئەمەش پرۆژەیەکی ساڵانەی تیوە هیوادارین ئەم پرۆژە گەورەتر بێت و بتوان لە هەموو ناوچەکانی کوردستان ئەم پرۆژانە ئەنجام بدەن چونکە بەڕاستی جێگای دڵخۆشی خەڵکی کوردستانە و هاندانی دەستگای خێرخوازیەکانە بۆ ئەوەی بتوان هاوکاری خەڵکی بکەن. بەڵازیان دەچینە لای بڕگەیەکی هەمیشەیمانەوەی ژیادەوەری بزانین ئەو ڕووداوە مێژوانی کە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویانداوە چین پێکەوە بینەری دەبین. چواردەی پێنجی ساڵی 1960 کۆچی دوایی زانە و شەرعزان و فەقیهی گەورەی ئیسلام ئەبوو حەنیفەی نوعمان ڕابەر و دامەزرێنەری مەسەبی حەنەفی لە تەمەنی 68 ساڵیدا مەسەبەکەی بە یەکێک لە مەسەبە ئاسان و گەورەکانی ئیسلام دادەنرێت و مەزهبەکەی بە مەسەبی هاوچەرخی دەوڵەتداری بەناوبانگە. ئەبوو حەنیفەی نوعمان پیاوێکی زاید و بەتەقوا بووە، لە ژیانیدا دەیان جار تووشی چەرمەسەری و زیندان بووە لەلایەن دەسەڵاتدارانی ئەو سەردەمەوە. ئەبوو حەنیفەی نوعمان ساڵی 699 لە شاری کوفە لەدایک بووە. چواردەی پێنجی ساڵی 1948 دامەزراندن و ڕاگەیاندنی دەوڵەتی ئیسرائیل لە سەرخاکی پیرۆزی فەلەستین بە پاڵپشتی و فشاری دەوڵەتە زلهێزەکانی وەک ئەمریکا و بەریتانیا و کۆچپێکردنی تەواوی جوولەکە پەرش و بڵاوەکانی جیهان بۆ وڵاتی نوێ. ڕۆبەری ئیسرائیل نزیکەی 22,100 کیلۆمەتر دووجایە. بەرزترین شوێنی ئیسرائیل جەبەل شێخە کە 2814 مەتر بەرزە. ڕێژەیاو لە وڵاتە لە سەدا 2.1 لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان. تەل ئەبیب بە پایتەختی ئەو وڵاتە دانراوە، هەرچەندە جوولەکەکان خۆیان ئاماژە بەوە دەکەن کە قودس پایتەختی دەوڵەتەکەی و خۆشیان بە ئۆرشەلیم ناوی دەهێن و لە ماوەی ڕابردووشدا دۆناڵد ترەمپ بە فەرمی قودسی وەک پایتەختی جوولەکە ناساند. زمانی فەرمی ئیسرائیل عیبری و پاشتر عەرەبیە. لە سەدا 74 دانیشتوانی یەهودی و لە سەدا 21 عەرەبن و کۆی دانیشتوانەکەی 8,986,000 کەسە. بینەرانی عزیز، دیارە ناڕزایی و گرتبوونەوەی مامۆستایانی قوتابخانەکان یاخود بەڕێوەبەرەکان بەگشتی لەسەر چۆنیەتی دەستپێکردنەوەی دەوام واروەها لەسەر دواکەوتنی موچەکانیان و خراپی بژێوی مامۆستا کە تا ئەو کاتی حکوومەت هێرێمی کوردستان کاری پێیان بێت لە یەکەم وەزارەت لە دابشکردنی موچەکانیان و لە ئێستاشدا کە وا خەریکە لە ناوەڕاستی مانگی 5 داین، بەڵام هێشتا موچەی مانگی یەکیشیان وەرنەگرتووە. دیارە ئەمە تەوری سەرەکی بەرنامەیەم ڕۆمان دەبێت. لێرە لە ستۆدیۆکانمان لە پەیامی ڕۆژ میوانێکی تایبەتمان دەبێت کە ویژ مامۆستا ئەبوبەکر عومەر و هەروەها لە چەمچەماڵەوە مامۆستا یاسین حوسێین کە دوو لە مامۆستایانی ناڕازین. دوێنێ لە شاری سلێمانی گردبوونەوە هەبووە، ئەمڕۆ لە هەڵەبجە گردبوونەوە هەبووە، لە کەلار گردبوونەوە هەبووە. لە کەلار دیارە مامۆستایانی ناڕازی هەندێک خاڵ و داواکاری تایبەتیان هەیە کە یەکێک لەوانە دەستەکارکێشانەوەی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابشکردنی دوو موچەیە تا کۆتایی ئەم مانگە ئەو کات دەستنەوە ناو هۆڵەکانی خوێندن. ئەمە جگەل لە ناڕزایی و خراپی بژێوی ژیانی مامۆستایان لە هەمان کاتە 1/6 دەبێت تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ دەست پێ بکات. ئایا لە ڕووی دەرونیەوە مامۆستا بەم شێوازەوە قوتابیانیش لە پاش زیاتر لە 2 مانگ لە دابڕان لە خوێندن لە ئێستادا کە هێشتا دیارە منهەج تەواو نەبووە چۆن دەبێم تاقیکردنەوەانە دەست پێ بکەن و هەندێک قسە و باسیش لەسەرەوە دەکرێت کە بەڕێوەبەری هەندێک لە قوتابخانەکان و تویانە بەس ئەوەندە مامۆستاکان بێنەوە پرسیاردا بنێن هەر جۆرێکە بێ قبوڵمانە بە مەرجێک تێپەڕێنین. بۆ قسەکردن لەسەرم بابەتە دیارە مامۆستا ئەبوبەکر عومەر لێرە میوانمانە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە. خۆ بەخێر بێەوە لە چەمچەماڵیشەوە. دیارە مامۆستا یاسین حوسێین میوانمان دەبێت سەرەتا لە مامۆستا ئەبوبەکرەوە دەست پێکەین. مامۆستا ئەم نەڕزەیەتان لە پێناو چییە؟ ئایا دەکرێت بڵێن تەنها لە پێناو موچەیە یاخود ئەگەر موچە هۆکار بێ بۆی کە ئێوە نەیەڵەن سیستەمی پەروەردە لەمە خراپتر بەسەریا بێت؟ بەڵێ
سەرەتا خۆشحاڵم سپاس بۆ ئێوەش و هەروەها بۆ کەناڵەکەتان و لێرەوە ڕێز و سڵاو و تایبەتیم بۆ سەرجەم مامۆستایان لە هەرێمی کوردستان و هەروەها لە فەرمانبەرانیش کە سەر بە وەزارەتی پەروەردەن. پەیامی من بەڕاستی پەیامێکە زۆر ناڕەحەتە بەڕاستی ئەوەی کە هەیە ئەم دۆخەی کە ئەمڕۆتی کەوتوین کەڵەکەبووی فشاری دەرونی زۆرێک لە مامۆستایان لە ڕووی بژێوی ژیان لە ڕووی فەرەهەم نەکردنی بەرنامەکان و نەبوونی پلان و هەروەها جوێنەدانی بەرپرسان لە حاڵ و گوزەران و ژیانی ئەو کادرە پەروەردەیانی کە بەڕاستی ئەمڕۆ لە دۆخێکی سەختە ئەژین. خۆشتانەزانن ئێمە لە دۆخێکە ئەژیان کە دۆخی بەڵای کۆرۆنا کە کۆڤید-19 ناو ئەبرا ئەمەش کەرنتینەیەکی دروست کرد دۆخی مامۆستای ئەوەنی تر شلۆخ کرد نەکەر بگرە پەروەردە جگە لە فەرمانبەران و دام و دەستگاکانی دەوڵەت بە گشتی شکستی خوارد. باجی سەرەکی لەسەر مامۆستا بە پلەی یەکەم و کە سوکاری خوێندکار بە پلەی دووهەم خوێندکار ئەساسترینیان لەگەڵ پرۆگرام کە ئەمانە بەڕاستی دۆخێکە ئەخوازێ لەوەی کە منی هەڵگری پەیامی قەڵەم و زانست پێویستەکە قسەی لەسەر بکەم و بتوانم ناڕزایەکان دەربڕم. دیارە ئەمانش هەوڵماندووبوونێکی زۆری ئەوێ چونکە بە جددی لەگەڵ زۆرێک لە بەرپرسان لەگەڵ زۆرێک لە دام و دەستگا دەسەڵاتیەکان قسە و باسمان زۆرە. ڕۆژانە ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردەیە کە بەداخەوە ئێڵێن ئەو هەموو هەنگاو و پلانانی کە دایە ڕێژێ تەنها کاتێ بۆ بەڕێکردن و بۆ تێپەڕاندنە. ئەمەش بەڕاستی دڵی هیچ مامۆستا و هیچ کادرێکی پەروەردەیی ئاوی پێ ناخواتەوە بەڵکو تەنها وا هەستەکەین ئەمە یاریکردنە بە هەست و شعور و نەفسی تاک بە تاکی کادرانی پەروەردە چکە بەڕاستی ئەوەی کە ئێستا ئەیبینین ئەوە چەند ڕۆژێکە دەوام دەستی پێکرد و لە ئەنزەی مانگەوە بۆ دام و دەستگاکانی دەوڵەت لە زمنی ئەوانیشە بەڕێبەرایەتی پەروەردەیە بە هەموو بەشەکانیەوە ئەوە تقریبن دوو ڕۆژێکیشە ئەوانیش ناڕزایان دەربڕیوە کە بەڕاستی دەستیان لە کار کێشاوەوە لە داوام ناکەین. ئەمەش خۆی لە خۆیان بەڕاستی کاریگەری سەرەکی ترینیان بژێوی ژیانە چکە هەر ئینسانێک ئیمامی عەلی قسەیە جوانی هەیە فەرمێ قەطع الأعناق ولا قەطع الأرزاق یعنی کار گەیشتە سەر ئەوەی تۆ بتوانی قوتی و بژێوی ژیان نازانم بەچی ینی بە تەمای حکمی چیم بی منێک کە بەچە هەست و نەستێکەوە بێم خوێندکار بێنمەوە کە نزیکەی 2 مانگ و قسوورە دابڕاوە لە خوێندن هیچ زانستێک لە ناخ و نەفسیان نەماوە لە ڕووی بژێوی ژیانەوە زۆربەی زۆریان من لە دۆخی خوێندنگاکەی خۆمەوە سێرەکەم کە لە ناوچەیەکە هەژارترین ناوچەیە تا ئێساش بینایەکی خوێندنگای نییە خەڵکێکی هەژار و دەست سپی کاسپی پێ ناکرێ ژیانی نییە ئەوە تقریبا بۆ 3 مانگیژە چێ نەیتوانیوە دینارێک بژێوی هیچ خاوەن خێزانێک پیا بکە ئەی باشە خێزانەکە چۆن ئەتوانێت بتوانێت کە ئەم مناڵە فراهەم کە سبێنێ من بانگی بکەمەوە بڵێم وەرە ئیمتیحان بکە بەچی ئیمتیحان بکە بەچی بێتە ناوهۆڵی خوێندنەوە چی پێ ماوە یعنی هەموو ئینسانێک ڕۆژانە ئەگەر بەڕاستی کۆنتاکتێکی خۆی نەکات و پرفێکتێک بە کوردواتنی ئەڵێ ئەگەر بە ڕۆژانە بە ژیان و بە فکر و هزری خۆیان دووبارە نەچێتەوە و کۆمەڵە زانست زانیاری وەرنەگرێ بەڕاستی ئینسانێکی خاڵیە بۆیە پێویستەکە ئێمە ڕۆژانە بەڕاستی ئەبدەیتی خۆمان بکەین جاوەرە خوێندکاری داما و تو ئەیهێنیتەوە بەچی ئەبدەیتی ئەەکەیتەوە 2 مانگ و نیو دابڕاوە من یەقسەیە بچووکم هەیە لەم بوارەیە زیاتر لە ناوەندی خوێندنەکەی خۆمەوە تەماشاکەم خوێندنگایەکمان هەیە لە پۆلی یەک تا نووی تایە باوەڕەکەی بە مامۆستا بەڕێزەکان کاتێککە هەست و نستی لە ڕێی گروپەوە ئەیان خوێنینەوە قسەیان بۆکەین هەمووی بێتاقەتی و بێزاری دەرەبڕێ بەجددی لیژنەیەکی تاقیکردنەوەکانمان هەیە باوەڕتان هەبێت لە خلالی ئەم فترەیە توانیم نەشمان توانیەوە بگەینەوە خوێندنگاکە لە ماڵی یەکێک لە مامۆستاکان دانیشتین باسی ئەم دۆخ و ناڕەحەتیانەمان کردووە بەڵام لە هەمان کاتە سیدەکەی هیچیان هەستێکی ئەوەی تیان نییە کە لە ناخیا بتوانێت بڵێ من بەڕاستی بە ڕەحەتەوە بتوانم یاوە خودت بە نەفسێتێکی ئارزومەندانە بتوانم بێمەوە ناو ساحیر خوێندن و بتوانم کارەکەانم بەڕێکی بە ڕێوە برم ئەمە بەردۆخە ببوورە دیارە لایەکەوە دۆخی خراپی ژیان و ئابووری مامۆستا لەلایەکەوە دابڕیانی قوتابی لە دوای 2 مانگ و ئەوە نێسش بەم شێوازە بێتەوە ناو هۆڵەکانی خوێندنەوە دەبێت تاقیکردنەوەش ئەنجام بدا لە ئێستایا چۆن ئێوە ئەتوانن مامۆستایان ڕاستپێرن بۆی کە پرسیار ئامادە بکەن خۆی گرفتەکە لێرە ئەمەیە ینی لایەنە حکومیەکان و بەرپرسانی پەروەردە و بە تایبەتی ئەو ڕێنمای و ڕاستپاردانی کەوا دا ئەبەزێنرێ بەواقعی زۆربەی دەستە کارجێڕەکانی مولزم کردووە کە پابند بن پێوەی
پابندبوونیش خۆش دەزانی کە هەموو بڕیار و یاسایە کە دەرەچێ ڕاستە ئێمە منەفیزین بەڵام تەنفیز بە تەنیا لەسەر باڵی من نییە منیش هاوبەندم بە مامۆستاکانمەوە بە خوێندکارەکانمەوە ڕێنمایی کە دێت من تا ئەو حەدە ئەیگەیەنم کە لە ئاس خواستەکانە بێ منێکی مامۆستا ئەگەر من جەوم بە فەراهەم نەبێت چۆن بتوانم پرسیار ئامادە دەکەم حەزەکەم یەک خاڵێ بۆ باس بکەم لەسەر ئەم حاڵەتە مامۆستای بەڕێزی وایە تا ئێستا ئەڵێ مامۆستا من پرۆگرامەکانم تا ئێستش لە دۆڵابی مەکتەبایە من هەر نازانم گەشتومەتە کوێ لە قۆناغێکی شین بەداخەوە ئێڵم جەنابی وەزیر بەڕاستی لەوە چه هەنێک خەم و پەژارەیی دەربڕی بێ بەڵام دەسەڵاتەکانی زەعیفە بەپێ ئەو هەستونەستەی کە خۆی ئێوە بەکاری بێنێ ناتوانن خواستی نییە چونکە سەرچاوی بژێوی ئێمە داراییە ئەگەر لە ڕووی داراییەوە فراهەممان نەکە ئێمەش ناتوانین بێ بەدەمیەوە شکستێکە زیاتر بە دەرەجە یەکەم بۆ وەزیری بەڕێز دەگەڕێتەوە سەر ڕای ئاستەکان و بەرپرسانی تریش تا خوار و تا من و تاوەکو مامۆستای بەڕێزی مامۆستا ناتوانێت بە هیچ شێوەیە من حەزەکەم لێرەوە پەیامێک بم بە سەرجەم مامۆستایان لە هەرێمی کوردستان سەرجەم ئیتر بەبێ جیاوازی ئەوە هەولێری دووەکیش ئەمڕۆ هاتوونەتە سەر خەت ئەوانیش دیسان ناڕزایی دەرەبڕن چونکە ژیان بەو شێوازە ناڕوا بڕێەوە هیچ مامۆستایەک ئامادەییتیان نییە پرسیاردا بنێ بێ بەدەم ئیدارەوە و بەرپەرچیشمان ئەداتەوە لێرە لە ئەستۆی ئێمەیان گرتووە ئێمەشیان پێوە ناشرین کردووە ئێمەش خۆمان ناتوانین بکەین بە قوربانی ئەو دام و دەستگا و دەسەڵاتانەی کە بەڕاستی ببینە سوتەمەنیەک بۆ کەسانێک کە تەنها پلە و پایە و مەنسەب و مەکانیان پێ بەرزەبێتەوە جگە لەوەشکەوە زەرمەندی سەرەکیشکەوە خوێندکاری داماوە کە سوکاری خوێندکاری داماوە لە ڕووی زانیاری و زانست و علم و حتا فراهەمکردنی کەسێکی تاکی کۆمەلگایەکی دروست نابێ ئەبەدەن ئێمە قەت لەگەڵ ئەو ئاست و ئەو خواستانەیە نابین باش مامۆستا بۆچی ئەم هەموو داواکاریە ئەم هەموو ناڕەزایە خۆ پیشاندان گرتبوونەوە ئەنجامەدرێت بۆچی حکوومەت بە بەیاننامەیەکیش بێت ناڵە داوای لێبوردنیان لە یەکەم ناڵێت ینی بەدەم داواکاریەکانتان نایەت ئەمە لە لایەکی دیکەوە وەک دەزانی دڵنیاشم کە خۆت ئاگاداریەوەی کە زۆرێک لە مامۆستایان سارد بوونەتەوە لەوەی کە بێنە شەقام و گرتبوونە لەگەڵ ئێوە ئەنجام بدەن پێتان وایە ئەم گرتبوونەوانە ئەم داواکاریانە دەتانگەێنێت بۆی کە داواکاریەکانتان جێبەجێ بێت قسەکە زۆر جوانە بە سەراحەت ئەوەی کە ئمڕۆ ئەیبینی لە ساحەی کوردستانە بێباکی دام و دەستگا دەسەڵاتیەکان یا با بڵێن بەرپرسە باڵاکان لە هەموو خواست و داخوازەکانی تاک بە تاکی کۆمەلگا لە کەسێکی سەر شەقام کە عەرەبانەیەکی پێیەکاسبیەکە تا منی هەڵگری پەیام و زانست تاوەکو ئەو کەسێکی کەوا لە پلۆپۆست و پای پێشمەرگایەتی و یا خزمەتکردنە بە پارێزگاریکردن لە سنوور و ئەو ناوچوانەیەکەوە ئێمە تووشی دەیەها فشار و پلان و هێزی دەرەکی ئەبینەوە بۆ ناشرینکردنی هەرێمی کوردستان ئێمە قەت لەگەڵ ئەوایە نین بەرەنگاری هەموو دەم و دەستگایەکی ناڕەحەتکار ئەبینەوە کە بەڕاستی حتا لە ناوەندە خوێندەکانیشمانەوە ئێمە هەڵگرانی مەشغەڵێکین هەڵگرانی پەیامێکین کە ئەمانەوەی خزمەت بکەین وە کۆڵیش نادەین و چۆکیش نادەین دڵنیاش بن بەردەوامیش ئەبین ڕاستە بێباکی دەسەڵات لە بەردەم خواست و داواکاریەکانی تاک بە تاکی کۆمەلگا هەمیشە پشتگوێی خستووە بەچی ئێمە کوشتەی بەڕاستی یەک حاڵەتین کە ئەویش ڕێککەوتنی نێوان دام و دەسەڵاتەکانی کەوا بەرپرسن لە بە خزمەتکردن و بەگەیاندنی ئەم میلەتەیە ئەمانە کارێکی وایان کردووە کە لە سا 50 بێ ئایا شەریکردن لەو حەڵوا و لەو کێکەی کەوا دایانەوە بۆ خۆیان ئیتر خواستی من و تۆ لێرەیە کەمتر دەورە بینێ لەوە چێ بتوانین فشارێک دروستکەین بەڵام لە هەمان کاتیشە ئێمە هەر دەستەوسان نین دڵنیا بن ئێمە بەڕێستان لەوە چه شاهدی حاڵ بن و بەشداریش بوون لەگەڵمانە زۆرینەی مامۆستایان سەرجەم بەڕێوەبەرەکانی ئەم شارە کە بەڕێستانیش حوزوتانە بۆ لەوێ هەمومان هاتوونەتە سەر خەت لەبەر ئەوەی کەوا بەڕاستی ئیمڕۆ لایەنی سیاسی لایەنی حزبی لایەنی هەمووی فەرامۆش کراوە کەس ئیمڕۆ هەستی حزبی و سیاسی کاریگەری لەسەر نەماوە من یەک خاڵی تریش ئەو ڕژێنم لێرەوە بەداخەوە ڕاستە من کوردم مسلمانم بەس بەڕاستی هەستی نەتەوایەتی و کوردایەتیشان لە تاک بە تاکی کۆمەلگا سڕیوەتەوە هیچ کەسێک ئەو هەستەشی تیان نەماوە ئێستا بۆیە زۆربەی خواستەکان نایەتە ئاقادینەستە ڕۆژ ماوەستا دەکرێت بە ناوی نیشتیمان پەروەریەوە ماوەستا داوای موچە و بژێوی خۆی دەمخۆش ئەمە گرنگترین خاڵە کە بەڕاستی پێویستە بەرپرسان لە ئاست مەسئولیەتە هەنگاوەکانیان بگۆڕن پلانی خۆیان بگۆڕن کار و دەستەواژەی جوان بەکاربهێنن لە خزمەت میلەتەکەی خۆیان نابن چین بە چینی بەڕاستی ینی وەزارەتەکانی کە خزمەتگوزاریان نییە یا با بڵێن دەستکەوت و داهاتێکی نییە بە تایبەتی ئەوانە بوونەتە سوتەمەنی و هەروەها بوونەتە خۆڵەمێشێکە حکوومەت زیاتر باکیان پیان نییە بۆیە تەمەشاکەی ئەمڕۆ سەیریکە لایەنی تەندروستی بەڕاستی من لێرەوە دەستخۆشیم لە تاک بە تاکی کارمەندانی تەندروستی بە دکتۆرە بە ڕێزەکانەوە
کەواتە ئەگاتە خزمەتکارێکەوە خزمەتی ناوەندەکانی خستەخانە و بنکەکان ئەکەن هەچەند بەداخەوە لەم لێرەوە ئەوانیش فشاری قورسیان دروست کرد و زۆریان بۆ دروست بوو هەچەند ئەمە بواری منیە بەڵام من بۆیە ئەوان بەنموناهێنمەوە چونکە دۆخی حکوومەت کاتێک ئەگاتە سەر ئەوەی لایەنێک ئەبێتە هێزی فشار ناچارە بێ بدەم خواستەکانیەوە بەڵام چی پەرێشان کردووی چی خستە پەراوێزەوە بەڕاستی چین و توێژەکانی کە ئێمەی مامۆستا خوێندکار و دڵنیاش بن ئەمە کۆتایی نایە و لە ئێستاش بە دواوە بەردەوام ئەبێ و دڵنیاش بن خواستەکان چونکە بەڕاستی ئێمە لەسەر شەقام زۆر کۆبووینەوە زۆر فشارمان دروست کرد 4 ساڵی ڕێک لەسەر شەقام بووین بە باشترین شێوە بە جوانترین هەڵوێست بە جوانترین پەیام و شیعار بەدام و دەستگاکان و بە پرسانی حکوومەتی هەرێمان گەیاندووە ئێمە تەنها خواستمان بە فراهەمکردن و جێبەجێکردنی خواستەکانی تاک بەتاکی کۆمەڵگایە لە ڕووی بژێوی ژیان لە ڕووی فراهەمکردنی حیاتێکی سادە عەدالەتی ژیان و هەروەها دادگایەکی بڕاستی دادوەر هەبێت کە بتوانێت حکمێکی وڵاتەکەمان بەڕێکی و بە سادەیی بکات. دیارە دەچمە چەمچەماڵ لای مامۆستا یاسین حسەین یاریدەدەری قوتابخانەی ئامادەیی کوردستان لە چەمچەماڵ مامۆستا سڵاوی خوا لێبێت وەم کاتت باش ئەگەر لێەوە بزانم ئایا بارودۆخی مامۆستایانی چەمچەماڵ چۆنە زۆرینە ئێوەش ناڕازی ناڕزایەتیەکەتان لە پێناو چییە؟ بەڵێ ئەم کاتتان باش دەنگمەیە ئەم کاتتان باش زۆر سوپاس بەڕاستی سوپاسی بەڕێستانەکەم بۆم دەرفەتە بەڕاستی مامۆسایانی چەمچەماڵ مامۆسایانی بەڵێ مامۆسایانی چەمچەماڵ بەڕاستی ئەوە بۆ 4 ساڵ 5 ساڵ ئەچێت خۆپیشاندانەکەین و فشارمان دروست کردووە بەڵام بە حەقەت نەگەیشتوینەتە ئەوەی کە شتێکمان بنێ کە بەرچاومان ڕوون بێت و کارێکی وا بکەین کە زیاتر ئاسی پەروەردە بەرەو پێش بەرین لەبەر چەند هۆکارێک بەڵێ یەکێ لەو هۆکارانەی ئەوەیە کە بۆ 6 ساڵەچێ مامۆستا داوای قوتی خۆیەکە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان کە نەتوانێت قوتی مامۆستایان فەرمانبەران دابین کە بەڕاستی ئەمە کارەساتە بەڕاستی کارەساتە یعنی چاوەڕێی نەوەیەک ناکەی کە نەوەیشی یعنی جیلێکی پێشکەوتووی باش بەرهەم بێنێت لەبەر ئەوەی من پێشتری ژووتومە و ئەیشڵێمەوە ڕەنگە بە 3 ساڵی تر بە 4 ساڵی تر وەزعی پەروەردە نەگاتە ئەو ئاستەی کە لە تموحی ئێمە و خەڵکی هەرێم و خەڵکانە بێ لەبەر ئەوەی بشێوەیەکی وا دروست بووە بەڕاستی شێوەیەک دروست بووە لە ناو پەروەردە هەم خوێندکار و هەم مامۆستا لە قەلەقیەکە ئەژێن یعنی نازانی یعنی ئەمڕۆ کە تەواو بێ نازانی بەیانی چی بەسەرادیە چۆن ئەگوزەرێت چۆن وەزعەکەت ئەڕوا بەڕاستی مامۆستایان لە سنووری پەروەردەی چەمچەماڵ و زۆر ناڕازین و ئەگەری زۆر هەیە بایکۆتی تاقیکردنەوەکانیش بکرێت. زۆر باشە مامۆستا ئایا ئەوەندەی کە ڕوونەوەیەوە دیارە زانیاریتان هەیە مامۆستایانی قوتابخانەکانتان یا بەگشتی مامۆستایان ئامادەگیان کردووە بۆی کە لە 1/6 تاقیکردنەوەکان دەست پێ بکەن لە ئێستاوە پرسیارشتیان حازر کردووە؟ برای بەڕێزم مامۆسایان ئەوەنە دڵسۆزیان تایە ڕۆژانە مامۆستایان من خۆم ئەگەر بەس باسی خۆم بکەم بۆ نمونە ڕۆژانە وەڵامی تەلەبە و شت دەدیتەوە لە ماسنجەرەوە بە فەیسبوک بە تۆڕە کۆمەڵایەتەکان وەڵامی تەلەبەی خەمخۆری ئەوەیان تیا هەیە ئەگەر بێت و وەزع باش بێ بێگومان پرسیاریش ئەکرێ و ئیمتحانیش ئەکرێت بەڵام ئەگەر حکومەت
ئەگەر حکوومەت خەمێک نەخوات و خەمیشی نەخواردو و دڵنیاشم تەسەوری ئەوە ناکەم کە خەم لە بواری پەروەردە بخوات. ئەگەر بەردەوام بێ لەسەر ئەم تاخیربوونی بژێوی ژیانی مامۆستا و فەرمانبەران و هەروەها ئەم ڕۆنابەیانی بە مامۆستایان بکە بێگومان بایکۆتی تاقیکردنەوەکان ئەکرێت و بە زیانی هەم خوێنکاران و هەم بواری پەروەردەش ئاشکێتەوە. مامۆستایانیش پرسیار دەرکردن نەخێر ئێستاوەی من بزانم حتا لە خوێندنەکەی خۆمانە چەندین بەڵێ مامۆستا جومالی. مۆسایاڵێ من ئامادە نیم نە پرسیاردانم و نە بێشمەوە نە پێتانش بڵێم چیم خوێندووە چیم نەخوێندووە. زۆر باش بەڵێ مامۆسایان سونیری چەمچەماڵ بەڵێ هەمووی لەسەر زۆربەی زۆری ئەوەی من بزانم وە کۆنتاکتم ئابی لەگەڵانە بڵێ. مامۆستا دەمەوێت بزانم ئایا داواکاری سەریحی مامۆستایانی چەمچەماڵ لەسەر چییە؟ چونکە ئێستا لە کەلار بەیاننامەیەکیان دەرکردووە کە دەبێت تا یەکی حوزەیران دوو موچە بەسەریەکەوە بدرێن، داوای دەست لە کارکێشانەوەی وەزیری پەروەردە ئەکەن، داوای ئەوەکەن کە دەبێت کۆنفرانسێکی زانستی جددی بگیرێ. هەندێک خاڵ و داواکاری ڕوون و دیاریان هەیە. ئایا داواکاری چەمچەماڵ یا مامۆستایانی ناڕازی چەمچەماڵ چییە؟ بەڵێ بەڕێزم ئەو داواکاریانە پێم وابێ بەم زوانە بەم دوو ڕۆژە ڕەنگە نەتوان جێبەجێکەن و پیانش جێبەجێ ناکرێ، بەڵام ئەتوانن بیکەن بەڵام نایکەن بە دڵنیایەوە لەبەرەوەی کە ویستێکیان هەیە نازانم، یعنی بژێوی فەرمانبەران بە شێوەیەکی گشتی زۆر نالەبارە و زۆر خراپە، بۆیە تەسەور ناکەم بتوانن بژێوی فەرمانبەران و مامۆستایان پیان دابین بکرێت. و ئێمە داواکاریمان چییە؟ داواکاریمان ئەوەیە دوو موچە بدرێ بەلایانی کەمەوە، ینی مامۆستا بتوانێت بژێوی خۆی و ماڵ و مناڵی دابین بکات و داواکاریمان بەڵێ دێمەوە یەکێکی تر لە داواکاریەکان ئەوەیە کە بەڕێزم خۆی دیارە گرفتێکمان لەگەڵ چەمچەماڵ هەیە تا کاتێک کە هاوکارانم گرفتەکەمان بۆ چارەسەر دەکەن دەچمە لای مامۆستا ئەبوبەکر. مامۆستا باست لەوە کرد کە مامۆستا ژێشتا هەر نیشتیمان پەروەری تایە، دڵسۆزی تایە، مانایوانە کە ئێمە ڕەنگە هاوکار بین دەستێک بین بۆ تێکدانی وڵات. ئایا دەکرێت سبێنی بە پاساوی ئەوەی بڵێ مامۆستا نابێت سەر شۆڕکا بۆ موچە و نابێت داوای موچە بکە و کاتی خۆی سەردەمی مامۆستای سەر بلۆکتان بیر بخەنەوە ئەمانە بەم پاساوانەوە ئێوە داوای ماف و داوای بچووکترین مافی خۆتان کە موچەیە نەکەن؟ پێم وایە ئێمە ئەم دەرفەتە و لەوە چەنەها ساڵانی ڕابردوش بەم قۆناغیات تێپەڕیوین و سەریشمان بۆ موچە نەوی نەکردووە و لەوە چێت لە خەم و پەژارەی میلەتەکەی خۆمان بین دەقات لەوەی کە بەرپرسان خۆیان بەخەم بن. ئێمە بەزەیمان بە مناڵی تەک بەتاکی ئەم کۆمەلگایەتەوە چکە ئەوانە مناڵی خۆمانن، مناڵی کۆمەلگاکەمانن، مناڵی حتا مناڵی ناڵم بەرپرسان چکە بەرپرسان لەگەم مناڵیان لەگەم مناڵک هەژارەکانی ئێمە لە ناوەندێکی خوێندنا بووایە هەڵبەتا بە ناز و محنەتەکانی ئەم کۆمەلگایەتی ئەگەیشتن و ئەیانتوانی زوو بە خەمی بن. دیارە ئێمە هەڵگرانی پەیامی ئەم زانست و خوێندەواریە بەڕاستی لە قۆناغێکە ئەژین قەت فشارەکان وامان لێ ناکە کە خوانە خواستە بمانەوێ دەسەوەستۆ دانیشین و نەتوانین هیچ بکەین. ئێمە لەگەڵ قۆناغەکەی ئەژین بەڕاستی ئەمە گەر کار بگاتە سەرەوەی کە قوتمان ببڕدرێ و بە کاملیش و دەریشمان کە لە وەزیفەیە پێم وایە هەمومان لە ماڵەکانی خۆمانە ئەتوانین ئەو علم و زانستی خۆمان هەر بگەینین کە لە پێشتریش کردومانە. بەڵام ئەمە ناکاتە ئەوەی کە بەڕاستی دام و دەستگا بەرپرسەکان هەر ئاوا بە سادەی دانیشن. ئەبێ بەڕاستی وەرچەرخانێکی تر ڕووباتەوە دڵنیابن میلەت ئەمە قبوڵ ناکە. ئێمەی هەڵگرانی زانست لەوە چێ بە باشترین شێواز و جوانترین ڕێکار هاتوونەتە سەر شەقام داوای خواست و
داواکاریەکانمان کردووە پێشکەشمان کردوون ساڵەهای ساڵیشە هاوارمان لێ هەستاوە و کردوشمانە بەڵام لە بێخەمی ئەوانە بەڕاستی کەمتر هاتوون بەدەمانەوە و بگرە بەڵێنەکانیش کە ئەیدەن لە ئاس مەسئولیەتانە یعنی سەراحەت ئەگەر ئێمە بین باسێکی بکەین لەکوێ جیهانە هەیە هیچ مامۆستایەک سەرڕای ئەو هەموو ناڕەحەتی و زوڵم و ستەمکاری کە بەرامبەریشی ئەکرێ لە ناوەندی خوێندن ئافشاری خەرێتە سەر ئەم هەموو واجبات و مافانەی داوای لێ ئەکرێ بەڵام 5 دانە مانگیاوە ساڵی 2020 بۆ مانگی 5 وا بەرەو کۆتایی ئەچێت تا ئێستا موچەیەکی وەرنەگرتوێ لە کۆی هەموو جیهانە شتیوانە بۆ نەکراوە یعنی بەڕاستی ئەمە لە هەرێمەکە هەیە کردواتنی ئەڵێ لە ژیانە نەبیستراوە و نەبینراوە ئەگەر پارەش نەبووە ڕەنگە ئێوە قبولتان کرد ئێمە نەقبولمان کردبێت چونکە ئێمە بەڕاستی وەکو شعور و هەستی خۆمان وەکو هەستێکی ئەگەر نیشتیمان فرۆشتن نەبێ یا کوردایەتی فرۆشتن نەبێ زەمیرمان مرتاح نابێ ئێمە بتوانین ئەو مناڵانەی کۆمەلگامان ئێمالکەین بەڕاستی ئەمە کاتێک کە سەردەمی ڕژێمی بەعەس سەرمان بۆ موچەنەوەی نەکرد تقریبا ساڵ و قسوور و نیوەکیش بەبێ موچە ئێمە توانیمانەوە دەرسیش بڵێنەوە خوێندنمان پەک نەخست و توانیشمان بە بەرزترین باش و باشترین ئاست ئێمە هەروەها بەردەوامیمان پێدا حد نمونەی زۆر دوور نەڕۆین 2 ساڵ لەمە پێشیش ئێمە خۆپیشاندانمان کرد لەسەر شەقامەکان بووین و 2 مانگ و نیو بەڕاستی ئەگەر خوێندن پەکی بکەوتایە ئاسی زانستی و تەنانەت خوێندنیش نەئەگەیشت بەوەی کەوا ئێستا ئێمە ڕایگرین توانیشمان بە باشترین ئاست و باشترین پایە و پلەش سلێمانی لە ئاستێکا بێ وەکو زۆنی سەوز باس دەکەم چونکە بەڕاستی ئێمە دەسەڵاتە سیاسەکان وای کردو کە ناوی زۆنگەکان بەم دوو زۆنگە بەرین بۆیە داوای لێبوردن نەکەن کە وشەی زۆنی سەوز بەکارێنم چونکە حکمی دام و دەستگاکانی ئێرەمان لە ئەستۆی جۆنی سەوزایە بۆیە لێرەوە پەیامم هەم بۆ ئەوان و هەم بۆ لایەنەکانی تریشکە لێرە ئەژین بەڕاستی ئەبێ ئیتر ئەم بێدەنگیە بشکێنن و ئەبێ کار بکەن لەگەڵ چین و توێژەکانەوە بە تایبەتی چینی مامۆستایان بە سەراحەت ئێمە ئەگەر بین حسابێک بۆ چینی مامۆستایان بکەین زۆرترین توێژێکی بەڕاستی خاوەن فکر و هزر و ڕۆشنبیریی باش پێویستەکە بەڕاستی تر ئێمە پلاندا ڕژین کاریان لەگەڵا بکەین ئیشیان بۆ بکەین تاوەکوونەوەیکی جوان پێ بگەینن بۆ داهات و نەگنەوەیەک ئیمڕۆقێز و بێز لە مامۆستاکانیش بکاتەوە لە دام و دەستگاکانی دەسەڵاتیش بکاتەوە سبێنێ بە چوڕ و هەستێکەوە بتوانێت خزمەت بگەینەوە یا دروست بێ یا خود بچێتە ناو یەکێک لە کەناڵەکان کە ئیش بکە بۆ ئەم دام و دەستگا دەسەڵاتیانە دەیمنی کادری پەروەردەی ئەگەر کار لەسەرەمە نەکەم بۆ هەستی نیشتیمایەتی نەتەوایەتی ئیسلامی دینی کە هەموو لایەنێکی دەی باشە من چۆن کایەک دروستکەم بۆ تاکێک کە بتوانێت ڕۆڵ ببینێ بە ڕۆڵێکی جوان و جوامێرانە کە خزمەتکە بە خاکوونەتەوەکەی ئەمە ئێمە لێرەوە ئەرکە نیشتیمانیەوە لەسەر شانە و بێخەمیش بن بەڕاستی ئێمە بێباک ناوەستین و بەردەوامیشین ئێمە ڕاستە ئەگەر موچەکانیش نەدرێ زۆرێک لە مامۆستاکان لەگەڵ حەز و ناڕەحەتەکانی خۆشیانە هەر بەردەوام کردویانە بەڵام دڵیان ژانەکە بۆ ئەو چینە بەڵام ئەدام ئەبێتە هۆی ئەوەی کەوا پەخستنی دام و دەستگاکانی پەروەردە و شکستێنانە پێم وایە حکوومەتیش و وزارەتی پەروەردەش بە تایبەتی تر و لە ئەستۆی وەزیری پەروەردە بە پلەی یەکەم لە خەمی ئەم مەسەلەیان نیە چونکە پەخستنی دام و دەستگاکانی بەڕێوەبەرایەتی پەروەردە و تاک بە تاچی ئەندامان و خزمەتکار و حتا مامۆستایانی پەروەردەش ئەبێت هۆی شکستی بەڕێوەبەرایەتی پەروەردە و وەزیری پەروەردەش بەخۆی بە تایبەتی بۆیە پێویستەکە بەڕاستی ئەوش جوهدی باش ببینێ بەدەم خەم و هەمی تاک بە تاچی مامۆستایان و ئیدارەکان و کادران و تەلەبە و خوێندکار یعنی سەراحەتەن ئێستا ئەوە تقریبا ساعات و نوێک تێپەڕێ خوێندکارانی شاری سلێمانی لەسەر شەقا من بەڕاستی من بانگێنش کرابووم کە بچمە خزمەتیان بەڵام لەبەر ئەم دیدارە نەچووم لەوێن داخوازی ئەوە ئەکەن ئەوانیش نە لە منهەجەکە تێئەگەن نە ئەزانن چۆن داخڵە و بەڕێزی وەزیریش فەرمانێکی بۆ دەرکردوون کە ئەبێ دخول بە شێوەیەکی عام نەبێ هاوتا بە بەخا بۆیە ئەوانیشی ناچار کردووە دەی فەرمو ئێستا لێرەیە تۆ لە دۆخێکا دروست کردوون نەمامۆستا دڵی بۆز ئەکە خۆشە نەخوێندکار دڵی بۆز ئەکە خۆشە و تاک بە تاکی ئەوانش کە ئێستا مامۆستان و لە ماڵەوەن تەنها ماوەیەکی کەممان لە بەردەما ماوە ئەویش کە لەم دۆخی ڕەمەزانەیە بەڕاستی دڵیان بەوە خۆشە بەرە جەژنانە لە جیاتی ئەوەی کەوا دڵیان ئاسوودەکەیت تۆ موچە و قوتی ژیانی خۆی بۆ دابین بکەیت خوێندکار ئەبێ ئێستا ئەمڕۆ بتوانێت بژێویەکی ژیانی وای هەبێت لە ڕووی کەسوکار و زۆربەی زۆری مناڵەکانیش کەسوکاری خۆمانن هیچین توانای ئەوەی نییە کە بتوانێت یعنی پێداویستێکی خۆی بەدەست بهێنێتەوە و بتوانێت بە ژیانێکی ئاسوودە هەم جەژن بەڕێ بکە هەم دوای ئەوەش بتوانێت بێتەوە بۆ مەکتەب تاوەکو ڕێنمایی تاقیکردنەوەکان وەربگرێت و چونکە دووسێ ڕۆژی بینە بۆ دووسێ ڕۆژەش پێم وایە هیچ شتێک نایەتە ئاکار و دڵنیاشتانەکەمەوە ئەگەر دام و دەستگاکانی وەزارەتی پەروەردە بەدەم ئەم خەم و هەمەوە نەبن بەڕاستی پەروەردە لێرە شکست ئەهێنێ و ئێمە ناتوانین ئەو ئەرکە بگەینە ئەستۆی خۆمان و ئەو شەڕش بە ئێمە ناکرێ و ناشیکەین سەراحەتەن چونکە ئێمە هەڵگرانی پەیامێکین بەڕاستیمانەیە زۆر بە سەرکەوتوانە بیکەین و تا ئێستا چۆکماندانەدا و کردوشمانە بەڵام ئیتر پیان ئەڵین بەسە کات تێپەڕیەوە و نایکەین زۆر باشە
دەچینەوە لای مامۆستا یاسین لە چەمچەماڵ و مامۆستا بوو بوورە بۆی گرفتێکە و دەنگی تۆ بەباشی نەگەشتە لای ئێمە مامۆستا ئێستا کۆدەنگیەکەیە لەلای مامۆستانی چەمچەماڵەوە کە پێکەوە هەمووتان یەک دەنگ بن بۆی کە داواکاریەکانتان جێبەجێ بێت و لە ڕۆژانی داهاتوودا بڕیارتان داوە کە بێنن سەر شەقامەکان؟ بەڵێ ئاسێ بەڵێ بەڵێ بەڕێزم وەڵاهی با سەراحەت قسەکەین مامۆستایان بە شێوەیەکی گشتی ئەوە هەمووی ناڕازیە بەڵام بەشێک لە مامۆستایان بێئومێد بوون یعنی ئەوەنە هاتوونەتە سەر شەقام لە تەنکە نەما ئەلو مامۆستایانی ناڕازی بێئومێد بوونە لەوەی کە ئەوەنە داواکاریان کردووە و حکومت بەدەنگیانەوە ناهاتووە بۆیە یعنی هەنێکی بێئومێد بووە چونکە لە حەفتەی شوباتە و مامۆستا ئەڵێ ئیتر بەسە بۆ ئەم خۆڕکاریە ئیتر بەسە بۆ ئەم گەندەڵەیە ئیتر بەسە بۆ ئەم وەزعە نالەبارە خەڵک یعنی قسەش نەماوە یعنی خەڵکی بیکات هەرچی قسە هەیە وتراوە و کراوە و حکومت جۆی لێ بووە پیان وتراوە دزن مافیان پارە ئەخۆن سیستەمی پەروەردەتان تێکداوە سیستەمی تەندروستیتان تێکداوە هەرچی بڵێ پیان وتراوە بەڵام ئەمانە بێباک بوونە بۆیە بەشێک لە مامۆستایان بێئومێد بوونە یعنی نانە سەر شەقام ئەڵێن ئەم حکوومەتە بە خۆپیشاندان و بە چاکەت و پانتۆڵ و قەڵەم کە چاکەت و پانتۆڵی لە بەرابێ و بە قەڵەم بیتە سەر شەقام لا ناچێت مامۆستا چی بکرێ و ئومێدە بگەڕێنێتەوە بۆ مامۆستایان کە بتوانن ئەو بێنە سەر شەقام و داوای مافەکانیان بکەن بەڕاپەڕین لا ئەچێ بۆیە مامۆستایان بێئومێد بوونە یعنی زۆرێکی لێ ناشارمەوە زۆرێک لە مامۆستایان زۆر بێئومێد بوونە و ڕەنگە نێنە سەر شەقام داواکاریەکانیان عرض بکەن بەنسبەت ئافۆن پێشووتر پرسیاری ئەوە لێکردم کە ئایا مەرجتان چییە بۆ ئەوەی کە بەشداری تاقیکردنەوەکان بکەن وتمان ئەگەر حکومت نەتوانێت بژێوی مامۆستا دابین بکات ئەو بێگومان بایکۆتی تاقیکردنەوەکان ئەکرێت و داوامان لە حکومت ئەوەیە کە موچەکانمان بداتێ هیچ نەبێ موچەی 2 مانگمان باتێ بۆ ئەوەی بژێوی ژیانی مامۆستایان کەمێک ببژێتەوە و باشتر بێت و خاڵێکی تر ئەوەیە کە بتوانێت هیچ نەبێت پاشە ژمارەیەکی بانکیمان بۆ بکاتەوە بۆ مامۆستایان و بۆ فەرمانبەران بتوانین هیچ نەبێت کەمێک لەو قەرزانی کە هی حکومەتە لای هاوڵاتیانە بیدەینەوە هەر لەو پاشەکەوتە یعنی حکومت نازم بۆ ئەمە ناکە شتێکی زۆر بەسیتە ئەتوانێت لە ماوەی شەوڕۆ لە 24 ساعتە ئەم قەرارە بڕیارێ دەرکاو جێبەجێ بکات هیچ نەبێ ئیسە من مامۆستا هەیە مڵکی هەیە عقاری لەسەر ناتوانێت بیفرۆشێت عقاری لەسەر عقارەکە ئەیفرۆشێ بەس پارەی عقارەکەی بۆکە کەواتە هیچ نەبێ ئەو قەرزی ئاوە کارەبایە عقارە نازانم ئەو قەرزانی کە حکومت لای هاوڵاتیانە ئەتوانێت هیچ نەبێ لە پاشەکەوتەکە بۆی بگێڕێتەوە یعنی ئەمە ئاسانترین شتە کە حەقی خۆمانە ئەوەی بکردایە ئێستا مامۆستا ئەیود وەڵای دڵی بە حکومەتەکە ئەسووتاوە و دڵی بە پەروەردەژە سووتا نازامی سێ ینی مامۆستا ئەوەی کا لە دڵسۆزی خۆیایکە بەڕاستی مامۆستایان زۆر بێتاقەت بوونە و زۆر بێهیوا بوونە لەم حکوومەتە زۆر باش مامۆستاکەواتە چارەنووسی خوێندن و تاقیکردەوەکانی ئەمساڵ چی لێدێ لە کاتێکا دەبینین بە تایبەتی وەک مامۆستا بەکر ئاماژەی پێکرد لە زۆنی سەوز مامۆستایان ناڕازین و ئەگەر بێت و بارودۆخ بەم شێوازە بێت بایکۆتی تاقیکردنەوەکان دەکەن چارەنووسی خوێندن چی لێدێت دەنگ نایە مامۆستا زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ گوێت لە دەنگم بێت چارەنووسی پرۆسەی خوێندن لەم حاڵەت و لەم ساتانەیە کە هەم داواکاری مامۆستان لە ئارادایە و هەم خەمساردی حکوومەت چی لێدە چارەنووسی پرۆسەی خوێندن
پێم وابێ گوێ ئێمە نابێت بە داوای لێبوردنەوە دیارەدەنگی ئێمە ناگاتە لای بەڕێز مامۆستا یاسین حسێن یاریدەدەری قوتابخانەی ئامادەی کوردستان لە چەمچەماڵ کە زۆر سپاسی دەکەین دێمەوە لای مامۆستا بەکر مامۆستا دەمەوە پرسیارە ڕاستی جەنابەت بکەم مەگەر بەم شێوازە بێت لەلایەکەوە ناڕزایی مامۆستایان بەردەوام بێت و لەلایەکی دیکەشەوە دیارە چارەنووسی ببورن دیارە باڕوات لەبەرەوەی پرۆسی خوێندن بەم پینەوپەڕۆیە ناچێ بەڕێوە بەڕاستی یعنیسا خوێندکاری وا هەیە بەشێکی زۆر کەم بابەتی وایە بەشێکی زۆر کەم خوێنراوە و بابەتی وا هەیە زیاتر خوێنراویان کەمتر خوێنراوە یعنی ئەمە لە کوالیەتی خوێندن زۆر دابەزیسە بەم وەزعەوە اینجا ئەگەر تاقیکردنەوەش نەکرێ و ئەگەر بایکۆتیش بکرێ ئەوە پێم وابێ ئەگەر خۆیانش بە پیلۆپەڕۆ جێبەجێکەن پێم وایە کوالیەتی خوێندن و ئاستی زانستی خوێندن زۆر زۆر دابەزێ و زۆر بە ئاقارێکی خراپە ڕات زۆر سپاس مامۆستا یاسین حسێن لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بووی سپاس بۆی کە لە کاتمان گرتی دێمە لای تۆ مامۆستا بەکرێمان پرسیار دووبارەکەمەوە لەم بارودۆخی کە ئێستا هەیە چارنووسی پرۆسی خوێندن چی لێ دێ ناڕزایی مامۆستایان بە تایبەتی تەنها زۆنی سەوزیش دەگرێتەوە ڕەنگە سبەینێ ئەم فشارە تەنها لەسەر زۆنی سەوز بێت نەڵێن زۆنی زەرد یا یەک بڕیار لە وەزارەتی پەروەردەوە دەرنەکرێت بۆ پرۆسی خوێندن طبعا شکستی وەزارەتی پەروەردە لەوەدایە کە بەڕاستی شەقبوونی هەلی ئیشکردن و هەلی بەڕاستی خوێندن لە هەرێمی کوردستان بەگشتی بەرەو هەرس ئەبا و وایە کارێک ئەکا کە پێشتریش پێم وایە کۆمەڵە تاقیکاری دروست کرد کە هەر هەمووی یەک بە دوایەکە بەرەو شکست هات لەوانە هێنانی پرۆسی خوێندن بە ئینگلیزی لەوانە خوێندنی یاخود ئەم سیستمی بریتیش کاونسڵ لەوانە خوێندنی زمانی فەڕەنسی لەوانە یعنی کۆمەڵە بەڕاستی نازانم بووینەتە تاقیگەیەک ئێمە وەکو پەروەردە زۆر جار چی بەکارهێنی و کۆمەڵێ خەرجی و داهات و دارایەکی زۆر سەرفەکرێ لەو بارەیە و کۆمەڵە خەڵک بە ناوی ئەم سیستم و دەسەڵات و هینانەوە کۆمەڵە پارۆپول و سەرۆت و سامان سەرفەکرێ و ئەڕاو دێت و دوایی سەیرەکەی فەشە لە هێنێ و ناتیجەکەشی ئەوەیەکەوە نەکادری پەروەردەی دڵی بەوە خۆشە نە مامۆستا دڵی بەوە خۆشەنەوە وەزعەکە و نە حتا پەروەردە خۆشی جا بەڕاستی ئەمەش یعنی کۆی سیستمەکان بەعام بگرینەوە لەسەر بواری پەروەردە بەرەو شکستە ڕوا ئێمە لە وڵاتێکە ئاژین بەڕاستی خەمخۆری پەروەردەمان نییە خەمخۆری پەروەردە ئەگەر هەش بێ صراحة من لسطاسة نسبة كلي نادمه بلام رجيش زوري أواني كدام مدرسة دولتي كان بدس يعني ويا وبتابتي برورده كان لخمي أجر بروردش به فريا جزاري كما يا هوكاري كما يا بش أستورنيا بوي كبتوان يسبينيا هر بيجنياري هر بروجيك هر كشتيشي هبه يا هر پرۆژێکی زانستیشی هەیە بێ بتوانێت بیگەێنە بنەوەکانی کە بتوانێت لە داهاتوە دڵی پێخۆش بێ و دام و دەستگا دەوڵەتەکانیشی پێخۆشکە بۆ لەبەرەوەی هاوکار نییە پشتیوان نییە ئەمە دووپاتەکەینەوە لێرەوە بەڕاستی پرۆسەی پەروەردە بەرەو شکست ئەڕوا ئەگەر بەم شێوازە بەرپرسان بیری لێ نەکەنەوە صراحة ئەوەی کە خواستی ئێمە کار لەسەرکردنێتی بەم شێوازانێکەوە تێپەڕی ساڵانی ڕابردوو ئێمە دەسەوستان نین بەردەوامین و هەم لەوەچێ هەل و ڕێگا و شێوازی تر ئەمجارە بەکاربێنین زۆر ڕێگامان بەکارهێنا زۆر شێوازمان بەکارهێنا بەڵام حکومت بەداخەوە ڵین گوێ لێ نەگرتین ئێمەش بەشێکین لەو حکومەتە بەشێکین لەو دەسەڵاتە بەشێکین لەو خەمانەیەکەوە هەن بەڵام بەداخەوە ئەگەر وابڕا لەو بەشە دەرەچین ناتوانین کەواتە ئێمە خۆمان بەدەستی خۆم ناڵی خۆمان وێرانەکەین پێویستەکە ئێمە لێرەوەتر کار بکەین بە شێواز و قۆناغی تر تەسەورێکی یەکی شەش تاقیکردنەوەکان ئەنجام بدرێن قەناعەتم نییە ئەگەر حکومت نێت بەدەم داواکارەکانی خواستی ئیداری مەکتەبەکان و مامۆستا بەڕێزەکانەوە بە هیچ شێوازێک ئەمە سەرناگرێ و سەرکەوتوش نابێ بشکری هەڵپڕۆزاندنە زەحمەتە احتیمال لە کۆمەڵی بەڕێوەبەری بەڕێزە بێ بام لە خۆمە بناوی میان و قسە نەکەم کۆمەڵی بەڕێوەبەری بەڕێزە بێ لەوە چێ خواستی وابێ کە بێوێ بیکە یا لە بە حکمەوەیکەوە فەرمانی حزبی ڕەنگە هەر بیکەن دەم خۆش ئەمەیە کە یان بەهۆی دۆستایەتی و کەسایەتی لەگەڵ ناوچۆشۆنەکانی ترا وا ئەکەن فشاریان نەخرێتە سەر و ناچارە بنکەوە بچن بەڵام ئەمە بە کۆی پرۆسەکە بەڕاستی سەرکەوتو ناکە بۆیە من لێر حەزەکەم لێرەوە ئاماژە بەوە بمکە ئێمە لە ڕێکارێکی ترەوە هەوڵمان داوە کەمپینێکمان دروست کردووە بۆ سەرجەم بەڕێوەبەر و مامۆستا و فەرمانبەرانی وەزارەتی پەروەردە
لە ڕێگای فۆرمیی تایبەتەوە و لە ڕۆژی دوێنێەوە ئێمە لەگەڵ بەڕێوەبەرێ بەڕێزەکانە کارمان کردووە بۆ ئەم فۆرمە ئەم فۆرمەش بەڕاستی کۆکردنەوەی ئیمزاکانە لەسەر جەم هەرێمی کوردستانیشان نەک بەس لە شاری سلێمانیا بەڵام لێرەوە دەستمان پێکردووە لە شاری سلێمانی و گەرمیان و کۆکردنەوەی ئیمزایەک لەسەر قوت و ماف و ژیان و گەڕانەوەی کەسایەتی بۆ مامۆستا و شکۆی مامۆستا بەرزڕا بگیرێ و هەروەها خەم و داواکاریەکانی بەڕاستی ئەبێ لە ئاست خواستێکا بێکە دام و دەستگا بەرپرسەکان لە وەزیری بەڕێزەوە تاوەکو سەرۆکوەزیران تاوەکو ئەو دەسەڵاتانێکەوە لە خەم و هەمی وڵاتان ئەبێ بن بەدەممانەوە چکە ناچارین ئێمە بەر و ڕێکاری تر بەم شێوازە لە ڕێی کۆکردنەوەی ئیمزا لە ڕێی بەڕاستی کەمپینێکەوە بتوانین ناچارین پەنا بەرەبەر لایەنە بەرپرسەکان لە ئەو شوێنانێکەوە ماف و دەستکەوتەکانی خەڵک دابینەکان ناچارین پەنابێنە بەر ئەو شوێنانە و ئەمەش درێژەیە بێت تاوەکو دوای جەژنیش و کارمان بۆی کردووە و لە ڕێی نوێنەرانمانەوە تەمان ئێمە لە ڕێی نوێنەرانی خۆمانەوە هەمەیکەینە فشار جارە یەکەم بۆ سەر هەرێمی کوردستان و دەستگا پەرلەمانەکانی خۆمان چکە بەڕاستی ئێمە گەر ئەوانە جۆمان لێ نەگرن ناچارینی ترە ئەو وەختە پێمانەڵەن شۆڤێنین پێمانەڵەن عەرەب پەرستن پێمانەڵەن جاشن هەر شتێک بین ئێمە لەسەر قوت و مافی خۆمان لە کاتێک کاژین کە کوردستانەوە پێمانەڵەن کورد لێرەوە داواکەین داوا لە ئێوەکەین بەرپرسان دەسەڵاتداران بەرپرسانی پەروەردە وەزیری پەروەردە نازانم ئەو کەسانێکەوە لە خەم و هەمی ئەم ملەتەن ئەگەر ڕاستەکەن بە دەمانەوە بێن چیتر یاری بە قوت و ژیانی حاڵمان مەکەن چونکە نەوەیەک پێگاسبێنە لە ئێمە خراپتر ئێمە ئەوەنەی توانی بێتمان لە هەوڵین و بەردەوامی ژەبین بەڵام دو ڕۆژ بەڕاستی سەختە بێ خەڵک گەیشتە ئاستێک ئیتر لەم قۆناغا دەرەچێ و بەڕاستی شیرازی ژیان تێک ئەچێ و پێویست ناکە ئیتر لە زۆر لەسەری بڕون چکە بە واقعی خەڵک ئیمڕۆ ناڕەحەتە شکستی دواکەوتنی خوێندن و هەروەها پخستنی قۆناغی تاقیکردنەوەکان کە هەچەند ئەگەر امتحانەکانیش بکرێ و تاقیکردنەوەکانیش جێبەجێ بکرێ دڵنیا بن سەرکەوتو نابێت دڵنیا بن ڕێژەی دەرچوون لەو ئاستەیانە کە ئێمە کادرانی پەروەردە بەش بە حاڵی خۆم کە 40 دانە ساڵە لە کاری وەزیفەیە خزمەتم هەیە دڵنیامە دڵم بۆ مۆزع خۆش نییە کە ئێستایەبی نەوەکان یەک بە دوایەکانە کە ئەوانشان کە ئیمڕۆیان بین مۆ لەسەر شەقام هەمیاوەرە ئێستاوە خەفەتم بۆیان هەیە خەمم بۆیان هەیە یەک تاک بە تاکی مامۆستاکانمان لە هەموو خەمی ئەم دۆخەیان زۆر باش ماوەسا بەکردوە لەگەڵ مامۆستا یاسین هەردووکتان میوانی بەناوەکەم زۆر سپاس بۆی کە ئەم کاتتان بێمە بەخشی وڵازان دەچینە لای راپۆرتێکە ماوەیەکە کۆمەڵێک گەنج لە شار و شارۆچکەکان یاریمی کوردستان لە کاتی ڕۆژوشکاندنا خوورما و ئاو دابش دەکەن بەسەر ڕۆژەواناندا پێکەوە بینەری ئەم راپۆرتە دەبین لە ڕانیە. ئێمە کۆمەڵە گەنجێکی شاری ڕانیا بە هاوکاری خێرخوازانی بەڕێز هەستان بە دابەشکردنی ئاو خوورما بەسەر ڕۆژەواندا ئێمە لێرەدا هەم بۆ ئەم بەبەستە کە کارێکی خێرەکە وا باشترا کە لە کاتی هەر کاتێکە بانگدرا زوو ڕۆژەکەت بشکێنرێ ئێمە لێرەکانەدا ئاو خوورما دابەش دەکەین بۆ ئەوەی هەر پێش بانگ و دوای بانگیش لێرەکانە لەسەر شەقەمەکان دەمێنینەوە بۆ دابەشکردنی ئاو خوورما و لەلای بەلایەنێکی تریشەوە ئێمە دەمانەوێت شۆفێران پەلە نەکەن لە گەشتینان بۆ ماڵەوە بۆ ئەوەی ڕۆژەکەیان بشکێنن تووشی ڕوودا یاتوسۆنە بن ئێمە لێرە خۆرما و ئاویان بەسەر دابەش دەکەین پشتیوان بەخوای گەورە پشتیوان بە خێرخوازانی بەڕێز ئێمە بەردەوام دەبین تا کۆتایی ڕەمەزانیش داواکارم لە خێرخوازانی بەڕێز هاوکاری ئێمە بکەن بۆ ئەوەی بەردەوام بین لەسەر ئەم کارە خێرە و مرۆیە. ئێمە وەکو کۆمەڵی گەنجانی ڕانیا بە پشتیوانی خێرخوازان هەستاوین بە دابینکردنی بەربانگ بۆ ڕۆژەوان ئاو خوورما ئەمەش
لە کانگای هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئەو ڕۆژەوانانەی کە لە دەرەوەی شارن لە کاتی بەربانگدان ناگەنەوە ناو شار. بینەرانی عزیز دەچینە لای بڕگەی پەیام و چیرۆک کە ماوە سامیر ئەحمەد ڕاهێنەری گەشتەپێدانی مرۆیی چیرۆکێکمان بۆ باز دەکات کە ئەم چیرۆکانە هەمویان پند و عیبرەتی تایبەتیان تێدایە بە پێکەوەش گوێویستی یەکێک لەو چیرۆکانە بین. بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی چیرۆک و پەیام بە ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست دەگەمەوە. چیرۆکی ئەم جارەمان لەژێر ناونیشانی وەفاداریە. سەر لە بەیانیەکی زوو پیرەمێردێک لە ماڵ دەردەچێت بۆ ئەوەی بچێ لەگەڵ خێزانەکەیدا نانی بەیانی بخوات، بەڵام لە ڕێگادا تووشی پێدادان دەبێت و سیارەیەک لێ دەدات. دوای ئەوەی ڕێبوارانی شوێنەکە هەڵی دەگرنەوە و دەیبەن بۆ نزیکترین نەخۆشخانەی ئەم شوێنە. دوای گەیشتنی بە نەخۆشخانە پەرستارەکان برینەکانی بۆ ساڕێژ دەکەن و دواتر داوای لێ دەکەن کە بیبەن بۆ ئەوەی تیشکی بۆ بگرن. بەڵام پیرەمێردەکە نکۆڵی دەکات لەوەی کە لەبەرەوەی کاتی بەدەستەوە نییە کە تیشکی بۆ بگرن. ئەوانیش زۆر بەسەر سوورمانەوە دەڵێن بۆچی وا پەلەتە، بزانین ئێمە دەبێت دڵنیابی بزانین هیچ شوێنێکت ئازاری پێ نەگەیشتوە و هیچ زومگەیەک و ئێسکێکت نەشکاوە. بەڵام ئەو دەڵێ لەبەرەوەی من مەوعیدم هەیە لەگەڵ خێزانەکەم. ئەوانیش داوای لێ دەکەن دەڵێن ئێمە خەبەری دەدەینێ کە تۆ حادیسەیەکی وات بەسەر هاتووە و بۆ ئەوەی زۆر چاوەڕێت نەبێ. بەڵام بەسەر سوورمانەوە وەڵام دەداتەوە دەڵێ خێزانەکەم تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە، ئەو هیچ نابیستێ، ئەو هیچ یادەوەریەکی لە زاکرەیدا نەماوە. ئەوان دەڵێن کەواتە کە ئەو هیچی لەبیر نەماوە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە، کەواتە تۆ بۆ پەلەتە، بۆ پەلە دەکەی کە نایەڵی تیشکت بۆ بگرین. بەڵام پیرەمێردەکە دەڵێ ڕاستە ئەو من ناناسێتەوە، بەڵام هەموو ڕۆژێک من سعات 8 بەیانی نانی بەیانی لەگەڵ ئەو دەخۆم و لەبەر ئەوەی مەوعیدم لەگەڵی هەیە، لەبەر ئەوەی بەڵێنم لەگەڵی هەیە، من دەبێ سعات 8 بەیانی نان لەگەڵ ئەو بخۆم. ئێستا کات درەنگە دەبێت بچم بۆ لای ئەو. بەڵام کە پرسیاری لێ دەکەن دووبارە خۆ ئەو تۆ ناناسێتەوە، ئەو بەسەر سوورمانەوە ئەم وەڵامە بە پەرستارەکان دەڵێت ڕاستە ئەو من ناناسێتەوە تووشی نەخۆشی لە بیرچوونەوە بووە، بەڵام من ئەو دەناسم، من دەزانم ئەو چێیە، ڕاستە ئەو نازانێ من چێم. بەڕێزان و خۆشەویستان، پەیاممان لەم چیرۆکە خێزانداری پێویستی بە وەفاداریە، خێزانداری پێویستی بە خۆشەویستیە، خێزانداری پێویستی بە ئەو پەڕی مەحەبەت و ڕێز لێگرتنە. ڕاستە دوای ئەو تەمەنەی کە لەگەڵ یەکی بەسەر دەبن، ڕاستە و گەرتۆر ئەویش تۆ نەناسێتەوە، ئەویش تووشی لە بیرچوونەوە بێ، بەڵام تۆ ئەو دەناسیتەوە. بۆ ئەوەی ژیانی خێزانیمان بەردەوام بێت، بۆ ئەوەی هەمیشە لە بەختەوەری دابژێین، دەبێ هەمیشە بەرامبەر خێزانەکانمان وەفادار بین. وەفا یەکێکە لە سیفەتە هەرە جوانەکانی مرۆڤایەتی. بۆ ئەوەی ژیان بەردەوام بکەین، بۆ ئەوەی خێزانێکی بەختەوەر و خێزانێکی سەرکەوتوو وەچەیەکی سەرکەوتوو بەرهەم بهێنین، دەبێ بەرامبەر خێزانەکانمان بە وەفا بین. بۆ ئەوەی وەفاداری بسەسپێنین لە ناو کۆمەلگادا، کۆمەلگاکانمان پێویستی بە خۆشەویستی و وەفاداریە. هیوادارم هەمیشە وەفادار بن بەرامبەر خێزانەکانتان، هەمیشە دڵسۆز بن بۆ ئەوەی ژیان بەردەوام بێت و زیاتر جوانی بە ژیان بدەین. تا چیرۆکێکی تر و هەڵلقەیەکی تری چیرۆکە و پەیام بە ئێوەی بەڕێز دەکەمەوە. تا ئەو کاتە بەخواتان دەسپێرم، خواتان لەگەڵ. بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن نەخوای گەورە دەپاڕینەوە کە ئەم دەشەوەی کۆتایی شەوی قەدرمان بەنسیب بکات. تاعات و ڕۆژی و ملایەکتان قوڵ بدەین ئینشاڵڵا تا بەرنامەی کە بەخواتان دەسپێرین. خواتان لەگەڵ.